ئەمڕۆژ کەناڵێکی زۆر بێحەلم بۆتان هێناوە، ئەویش کەناڵی کورد گەیمەر. ئەم کەناڵە بە زۆری بابەتی گەیمینگ لە کەناڵەکی بڵاو دەکاتەوە، هەروەها بە زۆری یاری پوبزی دادەگرێت. بەڕاستی کەناڵێکی زۆر نایابە، هیوادارم ئێوەش بچن سەبسکرایبی کەناڵەکەی بکەن و ڕێژی سەبسکرایبەکانی بەرز بکەنەوە. هەرچەندێک ئێوە یارمەتی ئەو کەناڵانە بدەن کە ڕێکلامیان بۆ دەکەین، ئەوە دڵنیابن ئێمەش لەگەڵتان بەردەوام دەبین و ڤیدیۆی زۆر جوانتریشتان بۆ بڵاو دەکەینەوە. لینکی کەناڵەکەیم بۆتان لە دیسکریپشنی ئەم ڤیدیۆیە داناوە. ئینشاءالله کەناڵەکەیتان بەدڵ دەبێت و بەڕاستی کەناڵەکەی شایانی ئەوەیە کە سەبسکرایب بکەن لەبەرەوەی بابەتەکانی زۆر جوانە. و سوپاس بۆ خوا توانیوێتی ڕێژەیەکی باشی سەبسکرایبش بەدەست بێنێت و ئینشاءالله کەناڵەکەی جێگەی ڕەزامەندی ئێوەی ئازیز دەبێت. و فەرموون ئێستاش با بچینە ناو ڤیدیۆکەمانەوە. سڵاوتان لەبێت هاوڕێن، خۆشحاڵین کە دووبارە لە ڤیدیۆکی نوێدا گەڕاینەوە لە ئێوەی ئازیز و خۆشەویست. چۆن بتوانین ڕوبەڕووی 6 ئاژەڵی مەترسیدار ببینەوە؟ زۆرێک لە ئاژەڵەکان لەوانەیە جێگەی مەترسی بن بۆ سەرژیانی مرۆڤایەتی و ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان یەکێک لەو ئاژەڵانە هێرشی کرد لەسەرت، دەبێ بزانی کە چۆن ڕوبەڕوویان دەبیتەوە. و منیش لەم ڤیدیۆیەدا چەند ڕێگایەکم بۆتان هێناوە کاتێک یەکێک لەم ئاژەڵانی لە ڤیدیۆکەدا باسی دەکەین هێرشی کرد لەسەرت بتوانی پارێزگاری لە خۆت بکەیت و ڕوبەڕوویان ببیتەوە. ئەگەر ئەتانوێت ڤیدیۆی زیاتر لە کەناڵەکەمان ببینن، ئەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن وەک پشگیریەک بۆ ئێمە بۆ ئەوەی بەردەوام بین لەسەر کارەکانمان. و بۆ ئەوەی بزانین کە چەند کەس ئەم جۆرە بابەتانیان بەدڵە، ئەوە دەتوانن لایکی ڤیدیۆکەمان بۆ بکەن. زۆر سوپاسی هەموو لایەکتان دەکەم و فەرموون ئێوە و ڤیدیۆکە. یەکەم، مار. لە جیهاندا ساڵانە نزیکی 100,000 کەس بەهۆی هێرشی مارەوە گیانیان لە دەست دەدەن و بۆیە دەتوانین بڵێن کە مار ئاژەڵێکی مەترسیدارەوە پێویستە کە ڕێگە چارەیەک هەبێ بۆ ئەوەی بتوانین ڕوبەڕووی ببینەوە. و ئێستا چۆن بتوانین ڕوبەڕووی هێرشی مارێک ببینەوە؟ زۆرێک لەو مارانی کە هێرش دەکەنە سەر مرۆڤ بەشێکیان ژەهریان هەیە و بەشێکشیان ژەهریان نییە. بۆیە کاتێک مارێک بەدواتەوە بوو، ئەوە هەوڵ مەدە کە مارەکە بگری، بەڵکو هەوڵ بدە بە هەموو تواناتەوە هەردوو قاچت بدەیت بە ئەرزەکەدا، چونکە بەو جۆرە مارەکە دەترسێنیت و ئەگەر بەردەوام بیت لەسەر ئەو کارە، ئەوە مارەکە لێ دوور دەکەوێتەوە. و ئەگەر مارەکە پێتێوەیدا، ئەوە هەرگیز هەوڵ مەدە وەک فلیمەکان شوێنی ژەهرەکە بمژی، بەڵکو هەوڵ بدە شوێنی ژەهرەکە بە ئاوێکی پاک بشۆ. پاشان داوای هاوکاری بکە یاخود پەیوەندی بە ئەمبڵانسەوە بکە. کاتێک پێتێوەیدا نابێ خۆت بترسێنی، چونکە بەو زۆرە ژەهرەکە زیاتر لە نێو لەشتدا بڵاو دەبێتەوە. بەڵکو هەوڵ بدە ئارام بگیریت و هەناسێکی قوڵ هەڵمژیت هەتا چارەسەر دەکرێت. بەم ڕێگە چارانە دەتوانن لە هێرشی مار خۆتان بپارێزن. دووەم، گا. چۆن بتوانین خۆمان لە هێرشی گایەک ڕزگار بکەین؟ هەمومان ئەو کەسانەمان بینیوە کاتێک زۆرەمبازی لەگەڵ گا دەکەن، پەڕۆ یاخود پارچە قوماشێکی سووریان بەدەستەوەیە. ئەوە لەبەر هۆکارێک ئەو پارچە قوماشەیان بەدەستەوە، لەبەر ئەوەی ڕەنگە سادەکان وەکو سوور و زەرد و شین سەرنجی گایەکان ڕادەکێشن. و کاتێک گایەک هێرشی کردە سەرت، ئەوە هەوڵ بدە بلووسەکەت یاخود کڵاوەکەت یاخود هەر پارچە قوماشێکی تر بێت، شەر نییە ڕەنگی سوور بێت، هەر ڕەنگێکی تریش بێت دەگونجێت. دەتوانیت بۆ پارچە قوماشە سەرنجی گایەکە ڕابکێشی و ئەگەر گایەکە ڕوبەڕوود هات، ئەوە لە شوێنی خۆت ڕاوەسە هەتا گایەکە لێت نزیک دەبێتەوە. پاشان کە لێت نزیک بۆیە، دەتوانیت پارچە قوماشەکەی دەستت بۆ شوێنێکی دوور لە خۆتەوە فڕێ بدەیت. بەو جۆرە گایەکە بۆ لای پارچە قوماشەکە دەچێت و تۆش لەو کاتەدا دەتوانیت شوێنێک بۆ هەڵاتن بدۆزیتەوە. بەڵام ئەگەر بینیت گایەکە هێرش ناکاتە سەرت، ئەوە هەوڵ مەدە سەرنجی ڕابکێشی، بەڵکو هەوڵ بدە بە زووترین کات شوێنێک بدۆزیتەوە بۆ هەڵهاتن و ژیانی خۆت ڕزگار بکەیت. سێم، سەگ. چۆن بتوانین ڕوبەڕووی هێرشی سەگێک ببینەوە؟ زۆرێک لەو سەگانەی کە هێرش دەکەنە سەر مرۆڤ بە زۆری هێرش دەکەنە سەر ئەو کەسانی کەوا ڕادەکەن یاخود پاسکی لێ دەخوڕ. ئەویش لەبەر ئەو جوڵەیە کە ئەو کەسە ئەنجامی دەدا. لەبەرەوەی سەگ کاتێک ئەو جۆرە جوڵانە دەبینێت، پێی تێک ئەسێر و سروشتی مێشکی بەو جۆرەیە کە دەبێت هێرش بکاتە سەر ئەو کەسە. هێرشی زۆربەی سەگەکان باوەڕین دەست پێ دەکات بۆ ئەوەی لێی بترسیت. کاتێک سەگێک ویستی هێرش بکاتە سەرت، دەبێت یەکەم شت زۆر ئارام بیت و خۆت تێک نەدەیت. و بە هیچ زۆرێک تەماشای ناوچاوی سەگەکە مەکە، چونکە بەو جۆرە سەگەکە زیاتر ڕقی لێت دەبێتەوە. و من کاتێک دەڵێم تەماشای ناوچاوی مەکە، بەمانای ئەوە نایەت کە بە هیچ زۆرێک تەماشای نەکەی. هەوڵ بدە تەماشای جوڵەکانی بکەیت بۆ ئەوەی خۆتی بۆ ئامادە بکەیت. هەوڵ بدە بە هێواشی چەند هەنگاوێک لە سەگەکە بگەڕێیتە دواوە. هەوڵ مەدە پشت لە سەگەکە بکەیت.
ئەگەر هەستت کرد سەگەکە خەریکە پەلامارت بدا ئەوە هەوڵ بدە شتێکی تێبگری بۆ ئەوەی سەرقاڵی بکەیت. ئەگەر لەو کاتەدا هەر شتێکە بەدەستەوە بێت بۆی فڕێ بدەی شتێکی باش دەبێت و هەروەها دەتوانانی شتێکی پێ بدەیت بۆ ئەوەی گازی لێ بدە وەکو جانتا یاخود قەمیز یان هەر شتێکی تر بێت. ئەگەر هیچ کامێک لەوانە سوودی بۆت نەبوو ئەوە ناچار دەبیت کە شەڕ لەگەڵ سەگەکە بکەیت. هەوڵ بدە بە هەموو هێز و تواناتەوە لە سەگەکە تووڕە ببیت و دەنگی بەسەرا بەرز بکەیتەوە. بەو زۆرە ترسێک لە لای سەگەکە پەیدا دەکەیت. هەوڵ بدە هەر بە قاچت شەڕی لەگەڵ بکەیت چونکە ئەگەر بتەوێت بەدەست شەڕی لەگەڵ بکەیت ئەگەری هەیە کە گازێک لە قۆڵت بدات و نەزیفت بکات. وە گرنگترین شت ئەوەیە کە نەکەویتە ئەرز چونکە ئەگەر بکەویتە ئەرز ئەوە سەگەکە دەتوانێت دەسەڕۆ بێ بەسەرتدا. بەم ڕێگایانی کە باسم کردبۆتان دەتوانن خۆتان لە هێرشی سەگ بپارێزن. و لە بیرشتان نەچێت کاتێک بە تەنیشی هەر سەگێکا ڕەت بوون هەوڵ مەدەن تەماشای سەگەکە بکەن وا حیساب بکەن کە هیچ سەگێک لەو ناوە نییە. بەو جۆرە سەگەکەش هیچ زەرەرێکی بۆت نابێ. چوارەم مانگا. لە وڵاتە یەکگرتووەکان مانگاکان ساڵانە نزیکی 25 کەس دەکوژن بەهۆی هێرشکردنە سەریان و لە وڵاتی ئێمەش مانگا بوونی هەیە و پێویستە بزانین کە چۆن ڕوبەڕووی هێرشی مانگایەک ببینەوە. پێش هەموو شتێک ئەگەر تۆ سەگت هەیە ئەوە هەرگیز مەهێ لە سەگەکەت نزیکی هیچ مانگایەک بکەوێتەوە چونکە مانگا سروشتی مێشکیان بەو جۆرەیە کەوا دەزانن سەگ مەترسیەکی گەورەیە بۆ سەربەچکەکانیان و بۆیە زۆر ڕقیان لە سەگ دەبێتەوە و ئەگەر تۆ خاوەنی سەگیت ئەوە مەهێ لە سەگەکەت نزیکی هیچ مانگایەک ببێتەوە و ئەگەر زانیت مانگایەک دەیەوێت هێرش بکاتە سەرت ئەوە یەکەم شت دەبێت زۆر ئارامبی و هەوڵ نەدەی کە سێر ناوچاوی مانگاکە بکەیت. بەو جۆرە مانگاکە حەقی بەسەرتەوە نابێ بەڵام ئەگەر مانگایەک ڕاستەوخۆ هێرشی کردە سەرت ئەوە باشتر وایە کە بە شتێک بدەیتە ناولوتی مانگاکەدا چونکە مانگا کاتێک دەدەیتە ناولوتیە ئیتر زۆر هەست بە ترس دەکا و لێ دوور دەکەوێتەوە و باشتر وایە کە پارێزگاری لە خۆت بکەیت و هەوڵ بدەیت لەو کاتەی هێرشی کردە سەرت بە پارچەدارێک بدەیتە ناولوتی مانگاکەدا و بەو جۆرە مانگاکە لێت دوور دەکەوێتەوە و ئەمەشت لە بیر نەچێ هەوڵ بدە بە پێی توانە بە خێرایی و بە وردی بدەیتە ناولوتی مانگاکەدا چونکە کاتێک بە وردی دەدەیتە ناولوتیە بەو جۆرە زیاتر هەست بە ئازار دەکا و لێت دەترسێت بۆیە هەوڵ دەدات کە لێت دوور بکەوێتەوە. پێنجەم هەنگ یاخود زەردەواڵە. هەنگ زۆر بەباشی پارێزگاری لە هەنگوینەکەی دەکا و لەوانەیە ئەگەر هەر بە ڕێکەوتیش بە بەردەم هەنگوینەکەیدا بڕۆیت ئەوە هێرش دەکەنە سەرت بۆیە ئەگەر تۆ بلووسێکی ڕەشت لەبەر بێ ئەگەری هێرشکردنە سەرت زۆرە بەڵام ئەگەر بلووسێکی سپی لەبەر بێ ئەوە ئەگەری هێرشکردنە سەرت کەمترە وەک لەو کەسانی کە بلووسی ڕەشیان لەبەرە. بۆیە کاتێک هەنگ یاخود زەردەواڵە هێرشی کردە سەرت ئەوە باشتر وایە کە بچیتە شوێنێکی تاریکەوە چونکە لەو جۆرە شوێنانەدا وازت لێ دەهێنن و بەدواد ناکەون و ئەمەش ڕێگایەکی سەرکەوتووە بۆ ئەوەی لە هەنگ و زەردەواڵە خۆت ڕزگار بکەیت. شەشەم ماسی قرش. ڕاستە ئەم جۆرە ماسیە لە وڵاتی ئێمەدا بوونی نییە بەڵام ئەگەر زانیاری لەسەری هەبێت ئەوە شتێکی باش دەبێت. ساڵانە لە هەموو جیهاندا نزیکی 10 کەس بەهۆی هێرشی ماسی قرشەوە گیانیان لەدەست دەدەن. ماسی قرش بە ترسناکترین جۆری ماسیدا دەنرێت کە مەترسیە بۆ سەرژیانی مرۆڤ بەڵام هەواڵە باشەکە ئەوەیە کە لە نێوان 450 جۆری جیاوازی ماسی قرشدا تەنها 20 جۆری بەوە ناسراون کە هێرش دەکەنە سەر مرۆڤ. ئەگەر خوا نەخواستە ڕۆژێک لە ڕۆژان ڕوبەڕووی هێرشی ماسێکی قرش بوویتەوە ئەوە هەرگیز هەوڵ مەدە زۆر بە خێرایی لە دەستی ڕابکەیت. باشتر وایە کە ڕوبەڕووی ماسێکە ببیتەوە و هەوڵ بدەیت کە لەم دوو شوێنەی ماسێکە بدەیت کە وەک چۆن لە وێنەکەدا ئاماژەی پێدەکەیت چونکە ئەو دوو شوێنە زۆر هەستیارن و کاتێک لەو دوو شوێنەی ماسێکە بدەیت ئەوە لێت دوور دەکەوێتەوە و گرنگترین شت ئەوەیە کە کاتێک ڕوبەڕووی بوویتەوە ئەوە هەرگیز هەوڵ مەدە زوو خۆت لە شەڕەکە بدزیتەوە بەڵکو باشتر وایە کە بەردەوام بیت چونکە کاتێک ماسێکە دەبینێت تۆ بەردەوامی لەسەر کارەکەت ئەوە زووتر وازت لێ دەهێنێت و کاتێک لێت دوورکەوتەوە ئەوە باشتر وایە کە زوو مەلە بکەیت و خۆتی لە دەست ڕزگار بکەیت چونکە ئەگەری هەیە لە دوای ئەوە چەندین ماسی ترت بۆ بێت و توانای ئەوەت نەمێنێت کە ڕوبەڕوویان ببیتەوە. هیوادارم کە لەم ڤیدیۆیەدا توانی بێتم چەند زانیاریەکی بە سوودتان پێ بگەێنم. هەرڕاو پێشنیارێک شتانەیەوە لە کۆمنت بۆمان بنووسن و سوپاس بۆ سیرکردنی ڤیدیۆکە ئەگەر ڤیدیۆکەت بەدڵ بوو ئەوە لایکیکەوە ئەگەر بەدڵش نەبوو ئەوە دیسلایکیک و هۆکاری دیسلایکەکەشمان لە کۆمنتدا بۆ بنووسن و سەبسکرایبی کەناڵەکەشمانتان لەبیر نەچێت چونکە ئەوە گرنگترین شتە بۆ ئێمە بۆی بەردەوام بین لەسەر کارەکانمان و هەروە ڤیدیۆی زیاتریشتان بۆدا بگرین و لە بیرشان نەچێت کە ئەم ڤیدیۆی لەگەڵ هاوڕێکانتانە شەیر بکەن و لێرانەشەوە گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەمان هیوادارین کە ڤیدیۆکەتان بەدڵ بوو بێت و جێ ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بوو بێت تا ڤیدیۆیەکی تر و کاتێکی تریش هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.